حکوومەت بڕیاریدا نزیکەی 38,000 وانەبێژی هەرێم بکاتە گرێبەست لە گوندێکی سنووری دهۆک بەهۆی شەڕ و پێکادانەوە 19 خێزان لە گوندێکدا گیریان خواردووە. لەمە دوانە سلێمانی سەوزا قەدەغەکرا. سڵاوتان لێبێت. حکوومەتی هەرێم دڵی وانەبێژانی خۆش کرد و بڕیاریدا نزیکەی 38,000یان بکات بە گرێبەست. مامۆستایانی وانەبێژ بەردەوام داوای بە گرێبەستکردنیان نەکرد و گردبوونەوە و ناڕەزایی زۆریان دەڕبڕی. لە کۆبوونەوەیەکی ئەمڕۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری مامۆستایانی وانەبێژ بڕیاردراوە نزیکەی 38,000 وانەبێژ بکرێنە گرێبەست. بە پێی زانیاریەکان بڕیارەکەی حکوومەت لە ماوەی 1 مانگدا جێبەجێ ئەکرێت. لەم بارەیەوە علی ڕەوف نوێنەری مامۆستایانی وانەبێژ بە 964 ڕاگەیاند لە کۆبوونەوەکەیان لەگەڵ سەرۆکی حکوومەت کە وەزیری پەروەردەش ئامادە بوو ئەم بڕیارە دراوە. هەروەها ئێوارەیە وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان ئالان حەمەسەعید هەواڵەکەی بە میدیاکان گەیاند و لە وتیشی لە ماوەی 1 مانگدا وانەبێژەکان دەکرێنە گرێبەست. ئاگری شەڕی نێوان تورکیا و پەکەکە لە دەڤەری بەرواری باڵا زیانەکانی بۆ سەر خەڵکی کوردستان گەیشتۆتە گیانی هاوڵاتیان. ئەوە تا بەهۆی بڵاوبوونەوەی ئاگر لە چواردەوری گوندێکدا 19 خێزان گیریان خواردووە و تا ئێستا هیچ تیمێکیش نەچوە بەهانەیانەوە. ئاگر کەوتنەوەکە لە گوندی ئالکیشکێس هەر بە ناحیەی کانیماسی قەزای ئامێدی هەڵگیرساوە. کامەران عوسمان ڕێخەری تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی بە 964 وت بەهۆی بردومانەکانی ئەمڕۆی سوپای تورکیا لە دەڤەری بەرواری باڵا ئاگر لە 5 گوند کەوتۆتەوە و دانیشتوانی گوندێکی گیریان خواردووە. وتیشی ئاگر گەیشتۆتە ناو گوندەکانی مێرگا قەسرێ، گرێسۆر، ئەلکیشکێ، جەمبلکێ هەروەها بێلیزانێ. ئاشکراشی کرد ژمارەیەک هاوڵاتی گوندی ئەلکیشکێ توانیویانە خۆیان دەرباس بکەن، بەڵام هێشتا 19 خێزانی ناو گوندەکە گیریان خواردووە و داوای بەهاناوە چوونەکەن. بە قسەی کامەران عوسمان تا ئێستا هیچ تیمێکی حکوومەت بەهانای ئەم 19 خێزانەوە نەچوونە. ئیتر لەمە دووە کەباب و جگەر لە سلەیمانی بەبێ سەوزە بخۆن و ئەم ماوێت تەحمل بکەن. مەسەلەکەش کۆلێرایە. خۆپارێزی پێویستە و هیچ مەجارێکی تێدا نەماوە، بە تایبەتیش لە سلێمانی. ئەوە تا لیژنەی خۆپارێزی کۆلێرا لە بەڕێوەبەرەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی دانانی سەوزەی لە شوێنە گشتیەکانی وەک چێشتخانە و ڕێستۆرانتەکان بە بڕیارێک قەدەغە کرد. لیژنەکە داواش دەکەن هاوڵاتیان بە کلۆری تایبەتمەند یان مادەی پاکەرەوە و خوێ سەوزەکانیان بۆ ماوەی 30 خولەک بشۆنەوە دواتر بەکاری بهێنن. ڕزگار عەلی بەڕێوەبەری خۆپاراستنی سلێمانی بە میدیاکانی وت هاوڵاتیان بە هیچ جۆرێک ئاوی ئەو تانکەرانە بەکار نهێنن کە لۆگۆی ڕسمی حکوومەتی لەسەر نییە و ناوی خاوەن تانکەرەکەی لەسەر نییە، بەڵکو ئاوی ئەو تانکەرانە بەکار بهێنن کە لەسەری نووسراوە گونجاوە بۆ خواردنەوە و ناسنامەکەشی دیار و ئاشکرا بێت. قسەی خۆشی ڕزگار عەلی ئەوە بوو لەم ماوەیەدا هیچ کەسێک بە سکسون و ڕشانەوە و کۆلێرا گیانی لەدەست نەداوە. ئەوانەشی کە تووشی کۆلێرا بوون چاک بوونەتەوە و نێردرامنەتە ماڵەوە، بەڵام ئێستا ژمارەیەک حاڵەتی گومان لێکراوی توش بوون بە کۆلێرا هەن. دوای ئەوەی سەر لە بەیانی ئەمڕۆ 3 لیوای حەشدی شعبی هاتنە ناو سنووری گەرمیان بە دیاریکراویش لە گوندێکی ناحیەی کوڵەجۆی کفری جێگیر بوون، جێگیری محوەری هێزەکانی پێشمەرگا دەڵێت قبوڵمان نەکرد و ئێستا کەسی لێ نەماوە. جگە لە هێزەکانی پێشمەرگا هێزەکەی حەشدی شعبی بە هەمەری سەربازی و چەکی قورسەوە هاتبوونە سنووری گەرمیان و فەرماندەکانی پێشمەرگەش هەرزوو ئەوەیان ڕاگەیاند کە بەبێ هەماهەنگی هاتوونون و بۆ داگیرکردنی بیرە نەوتێک هاتوونەتە ئەو سنوورە. لیوە مەلا ئەحمەد جێگری محوەری گەرمیانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ 964 وتی کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی ئەو هێزە کردووە پێیان ڕاگەیاندون بە هیچ شێوێ قبوڵ ناکەن تەجاوز بکەنە سەر سنووری ئەوان و دەبێت سۆڵی بکەن. وتیشی ئێستا یەک سەگداری حەشدی شعبی لەو ناوچەیە نەماوە و سەرجەمیان کشاونەتەوە شوێنی خۆیان و تەنیا هێزی پێشمەرگە لە ناوچەکە ماوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.